لە کونجێکی بچووکی جوانی ئەم جیهانە گەورەیەدا سروشتێکی جوان و سەمەرە سەرنجت بەلای خۆیدا ڕادەکێشێ. ئێرە کوردستانە. چەندین دیاردەی سروشتی و ناوازە هەزاران ساڵە لە نمایشێکی بەردەوامدان. پێکهاتە و چۆنێتی دروستبوونی هەر یەک لەم تابلۆیانەی سروشت تایبەتمەندیەکی خۆی هەیە. ئەم جارە بەڕێ دەکەوین بۆ ناوچەیەکی تری ئەم نیشتیمانە، بەرەو گەرمیان. نزیک گوندی دەرزیلەی سەر بە ناحیەی سەنگاو بە ڕێگایەکی دووردا دەچینە نێو دوو ئەشکەوتی تەواو جیاواز و سەرچاوی ئاوێک کە پێی دەڵێن ئاوەسپی. پرۆفیسۆر دیاری عەلی دەمانباتە ناوچەکە و بە شێوەیەکی زانستی ئاشنامان دەکات بە ئەشکەوتەکان و سروشتی دەگمەنی ناوچەکە. ئێمە ئەم ناوچەیە کە تایە وەستاوین ناوچەی ئاوەسپی ویان دێکە کە ناوی دەرزیلەیە. تەمان ئەمە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی جیۆلۆجیەوە. پێویستە هەموو جیۆلۆجیەکی کوردستان ئەم ناوچەیە ببینێ، چونکە بەڕاستی ناوچەیە کە زۆر دیاردەی سەرنجڕاکێشی جیۆلۆجی تایە، هەر لە جۆری بەردەکانی، هەر لە جۆری ئاوەکانی، هەر لە جۆری ئەو کارستانە و هەروەها ئەو ئەشکەوتانی کە تایەتی کە دوو شێوەی جیاوازی ئەشکەوت ئەبینین لە ناوچەکە کە زۆر گرنگە و تاکە شوێنە کە لە عێراقا کە لەو دوو شوێنە لەو دوو نەوع ئەشکەوتە ببینین، هەروەها لەو جۆرە ئاوەسپیە ببینین کە بەو ڕێژەیە هەیە. زۆر شوێنی کەشمان هەیە کە ئاوەکەی بۆ گەنە و ئێش و ئێسی تایە، بەڵام بەم ڕادەیە ئەگەر ببینین ئەمە شاخی ئاژداغە و هەروەها ئەم کەڤرە بەردانی کە پێک هاتووە ئەگەرێتەوە بۆ سەردەمی ئۆلیگۆسین کە نزیکی لە 34 ملیۆن ساڵ لەمەوە پێشەوە دەستی کردو بە نیشتن تا 23 ملیۆن ساڵ لەمەوە پێش کۆتایی پێ هاتووە لە دوو بەشەوەی، بەشێکی کە لە ژێر شاخی ئاژداغەوە لەو بەشەی دەستی چەپاوە، ئەمەی بەشی دەستی ڕاستی ئەو سەوزە کە دوو ڕەنگی جیاوازن، سپی و سەوزوە. لە کاتی باراناوە سێهەمیش لە ئەنجامی بارانبارین لەو ڤالیانەوە یێتە خوارێ. ئەمە سەرچاوی ئاوەکە کە هەڵ ئەقڵێ وتمان بەشێکی لە ناو ئەشکەوتەکەی کە ئێستا ئەچین کە ئاوی ترشاوەکەی پێڵین و ئەشکەوتی ترشاوەکەی پێڵین لێوەیەتە دەرەوە لەم ژێرەوە و بەشێکیشی لەم بەرەوەیەتە دەرەوە. لەگەڵ ئەو ئاوان فرێشەکانە یەکەگرن تێکەڵە بنەوە ئەم ئاوە بۆگەنەمان پێکێنن. تەبعەن ئاوە بۆگەنەکە ئەگەر سەیری بکەین دوو ڕەنگی جیاوازە، یەکیان سپی و یەکیان سەوزە. ئەوە ئەحتیمال دەکاتە سەر منتیقەیە کە تەسەورە کرێ کە نەوتی تیابێ و کاتی خۆشی بیرت لێدرا لەسەر ئەم شاخە و هەروەها بەسەر ئاوەکۆ پەڵی نەوت ئەبینین. طبعاً ئەو جبسمە کە ئەتوێتەوە بەبوونی ئەو ئۆرگانیک ماتەرە، بەبوونی بەکتریایە گواکە ئەو SO4ەکە واتە کبریتاتەکە کە وکوتمان بەردەکە جبسمە CaSO4 ئەو دوانە لێک ئەکاتەوە و کبریتەکە فری ئەبێت لەگەڵ ئێچەکایە گەگرێ H2S ئەجاکە H2S کە هاتە سەرەوە هەندێک جار ئۆکسیدیشن وان بەهۆی ئۆکسانێکی تەواوەتیەوە ئەگۆڕێت ڕەنگێکی سپیمان ئااتێەوە هەر لەبەرەوەی کە بڕێکی زۆر لە کبریتاتی تایە. بەڵام ئەگەر ئۆکسیدیشنەکە ویان ئۆکسانەکە پاشێڵی بیویان ویان نیمچەیی بوو واکە کە کبریتی بڵێن سەربەست ویان ئێس بنیشێت کە ئەو ڕەنگە سەوزەی ئااتێت و غازەکەش کە بۆن یەکەین ئەو غازەیە کە باسم کرد غازی H2S کە غازێکە نەکە لەم ئاوانە و هەروەها لە کچێلگەنەوتیەکانیش ئەو غازە هەیە کە غازێکە ئەگەر زۆر بۆنی بکەین لە بە هەندێک تەراکیز کوشندەیە بۆ مرۆڤ تووشی خنکانەت ئەکات. اینجا تەوانم ئاوەسپیە یەکێکە لەو ئاوانی کە 100% لە خاچی هەرێمی کوردستانە هەڵ ئەقڵێەوە بەشێکی سەرەکی ڕووباری عوزەیم پێک ئەهێنێ کە ئەویش بەنداوێکی لەبەرا کراوە و کە لە خوارتوس خورماتوو. ئێستا ئێمە لە ناو ئەشکەوتی دەرزیلەین کە لە بڵێن ناوەکەی کە خەڵکی ئەم ناوچەیە پێڵێن ترشاوەکە.
بەڵام ئێمە ناومان ناوە ئەشکەوتی دەرزیلە تەبعاً ئەشکەوتی دەرزیلە دیسانەوە لەسەر ئەو پێکاتە جیۆلۆجیە کە تایبەتە بە ئۆلیگۆسین ئێمە ئەگەر باز لە دروستبوونی ئەشکەوت بکەین دوو جۆر ئەشکەوتمان هەیە جۆریشیان پێڵین ئێپیجەنیک کیڤ یان کارست دووهەمیان پێڵین هایپۆجەنیک ئەمە لە جۆری دووهەمە کە پێڵین هایپۆجەنیک ئێمە وتمان ناوچەکە ناوچەیەکی نەوتیە و موادی هایدرۆکاربۆنی تایە لە ژێرەوە ئەو مادە هایدرۆکاربۆنیانە کە یەنە سەرەوە هەروها ئەو H2S بەبوونی بەکتریایە کە ئەسیدۆثایۆباسیلس ئەم H2S کێتە سەرەوە بەکتریایەکی جیاوازە لە دروستبوونی ئاوەسپی کە وەکوتمان چۆن ئەو H2S دروستە بێ H2S دروست بوو بەڵام کە هاتەوە سەرەوە دیسانەوە ئەم H2S بوونی بەکتریایەکی کە بەبوونی ئۆکسجین و ئاکا لەناو ئەشکەوتەکە جۆرێک لە بڵێن ترش دروست بکە کە ترشی H2SO4 واتە ترشی کبریتات کە ئەمە ترشێکی بەقوتە کە ئێمە سەیری بکەین لەناو ئەشکەوتەکە تەبعاً 5 سەرچاوە هەیە گەورەترین سەرچاویان تەبعاً پێچەکەی ئەتیادیە لە 7.6 لە عێراقا یونیکە تایبەتە تاکە و لە عالەمیشا دوو شوێنی تر هەیە یەکیشان لە ئەمریکاویشان لە مەکسیک کانی کیڤی پێڵن و لەوەی ئەمریکاوە کیوڤا کیڤ لە مەکسیک تەنیا و تەنیا لە جیهانە ئەم سێ شوێنە بە شێوەیەکی سروشتی ترشی H2SO4 دروست ئەبێ کە ئەمە لە هەموو عێراقا بەس لێرە دروست ئەبێ کە لە لەوانەیە زۆر کەس بڕوانەکە چۆن ترشی H2SO4 لە سروشتا دروست ئەبێ ئەمە بینیمانە بەس لە تاقیقەکانە ترشی H2SO4 دروست ئەبێ بەڵام لێرە فعلا دروست ئەبێ و ئێمە طبعا لە ساڵی 2008 و 9 ئێمە خەریکی دراسی ئەم منطقەین پێشووتر بەڕێز دکتۆر سەردار لە ساڵی 1999 بۆ 2000 ئەویش لە توێژینەوەی ماستەرەکە بەشێکی ئێرە بۆ وەریگرتووە من و دکتۆر پۆڵاخانەقا توێژینەوەکەمان کە کرد دوای ئەوە بەو حکمی علاقاتە ئێمە هاتین دوو تەلەبەی ئەڵمانی دوو کچ کە ناویان ئانە سایتەر و کارین هایلاند بوو ئەم دوانە هاتن لێرە تێزی ماستەرەکانیان لەسەر ئەم ئەشکەوتە بوو و هەروەها لەسەر ئاوەسپی بوو ئەم توێژینەوانە کرا لەسەر ئێرە و خۆشببختانە دوو بڵین ماستەرنامەی زۆر باش بوو و زۆر ئیشی باشی تیاکرا ئەکرێت لێرە ئیستیخلاص کرێ و ئیستفادە لەوە بکرێت دیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پرۆژەیەکی سەرچاوەی داهات ئەکرێت ترشی H2SO4 لێرە دروست بکرێت لە ئەنجامی ئەو بەکتریایی کە هەیە لەم ناوچەیە یعنی ئەگەر سەیری بکەین ئێمە ئەمە سەرچاوەیەکیان ئەوە دوو سەرچاوە ئەم دوو سەرچاوەیە pH ئاوەکانێنێکیانێک بۆ ئامێرانی کە فەحسمان کردو هەندێک ئامێر 1.8 دەخوێنێتەوە هەم ئامێر 1.5 دەخوێنێتەوە ئەوەی کەیان 3.6 یعنی ئەمەگە بە زۆر کەس بڵێ بڕوان ناکە بەڕاستی کە ئێمە توێژینەوەکانمان نەنار بۆ گۆڤارەکان زۆر کەس ئەی چۆن ئاوێک هەیە لە سروشتە pH 1.8 بێت بەڵام ئەوە بینین بە واقعی هەچ کەسی ژەوێت تێست بکا بابێ بەڵام طبعا بەشێکی تری ئەوەی ئاوەکەی کەوتمان ئاوە سەرێکێکە لەو پشتەوە کە هەڵە قوڵێ ئاوێکە لە ڕووی pHەوە بڵێن نزیکی حوتەکانە 7.2 7.3 یان 7.4 بە هیچ شێوەیە خەڵک نابێ ئەم ئاوانە بخواتەوە یان بیکا بە لەشیا چونکە بەڕاستی لەوانەیە پێستت بسووتێنێت ویان جلەکانت بسووتێنێ و هەروەهاوانەی ئەڵقەی زیوان لە دەستای ڕەشە بێ بەڵام ئاوەکەی تر ئەوەی کە کبریتی زۆرە و هەروەها ئەوەی ئاوەسپی ئەمە خەڵکەتوانێ خۆی پێبشوانی هەندێک نەخۆشی پێستی خوراندن و ئەمانە چکە ئەبینین لە هەموو جیهانە ئەو شتە هەیە لە تورکیا هەیە لە هەموو عالەما هەیە کە خەڵگەچێتە ناو ئەو حەوزانەی کە ئەو ئاوانی کە کبریتی تیا حتا لە حەمام عەلیلیش هەمان شێواز هەبوو لەبەرەوە کەواتە ئەمە سەرچاوی یەکەم و ئەوە سەرچاوی دووهەم ئەو دوو سەرچاوت ئەمە بۆیە ناویان ناوە ترشاوەکە بەس ئەو دوو سەرچاوەیان کە ئاوەکانیان ترشە بەڵام ئەمەی تریان و هەروەها بەشێکی تریش کە لە خوارەوێتە دەرەوە داخڵە بنەوە و هەروە هەمویان ئەمانە لە کۆتایە یەکەگرن و کۆچۆن لە کەمجار باسمان کرد لە ئاوەسپی لێوە ئەم ئاوانە هەمووی لەو سەرۆیەتەوە دەرێوە لەگەڵ بەشی دووهەمی ئەوەی کە ئەهاتە دەرەوە یەکەگرن و ئاوەسپی پێکێنن ئەبینین ئەمانە هەمووی ئەکەوێتە خوارەوە دیسانەوە ئەم جبسنان ئەم کبریتەی کە دروست بووە وەروەها ئەو جبسمێ دروست بوو ئەکەوێتە خوارەوە دیسان لەگەڵ ئەم ئاوە ئەتوێتەوە وا ئەکات بڕی ئەو کبریتاتی کە لە ئاوکایە دیسان زیادی بکە و بۆشە ئەبینین کە یێتە دەرەوە لەو سەر کە وەکو یەکەمجار کە بینیمان ڕەنگەکەی زۆر سپیە بێت چونکە بڕێکی زۆر کبریتاتی تیا ئەتوێتەوە تا ئاگاتە شوێنی مەبەست یعنی ئەمە هەمووی بینین زۆر وازەحە ئەم چاڵانە کە دروست بوون هەمووی لە ئەنجامی توانەوەی بەردەکەیە کەواتەمە ژێری ئەشکەوتەکەیە و ئەوەش لەویا کە باسمان کرد بەم عملیەتە هەم دروستبوونی ئەشکەوتەکە دروستبوونی کبریت دروستبوونی جبسم ئەمانە هەمووی بڵین کالێکی شیمیایی و جیۆکیمیایی سروشتین کە وەکوتم لە عێراقا تاکە بەڕاستی شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە ئەم ناوچەیە لە ڕووی زانستیەوە وەلایەزال پێویستی بە توێژینەوەی زیاترەوە چەند ئێمە توێژینەوەکان کە باسم کردومانەوە خەڵکانی تریشکە کردوێتی ئەمە وەکو ئەو بابەتە زانستێکە کە لێرە هەیە.
دووری و سەختی ڕێگاکە نەبۆتە ڕێگر لەبەردەم خەڵکی گەشتیار و گروپە شاخەوانەکاندا. لە زۆربەی شوێنەکانی باشووری کوردستانەوە ڕوودەکەنە ناوچەکە بە مەبەستی گەشت و بینینی تایبەتمەندیەکانی و هەندێک جار بۆ چارەسەری نەخۆشی پێست ئاوی نێو ئەشکەوتەکە بەکاردەهێنن. ئەمە شکەوتە لە کۆنەوەیە خەڵکێکی زۆر سەردانی عێراقە ڕۆژانە خەڵک سەردانی عێراقە لە شارەکانەوەیەن لە لادێغانەوەیەن ئاو قوڕێکی هەیە لە بنی ئەم ئەشکەوتە لە قوڵای زەوێغەیە خەڵک بەکارێنێ بۆ نەخۆشی گەڕی و بۆ حەساسێت و بۆ زیبکە و ئیسفادێکی باشیە خۆشم چەند جارێ بەکارمێناوە ئیسفادەم لێ کردووە. جاری وایە کەسێک پیری پەڵکەوتە و یان ئافرەت مناڵەوانە ناتوان بچنە قوڵایم زەوەوە ئەمە شکەوتەوە بۆیە بەدەبای بنەوە بۆ شارەکان سلێمانی هەولێر کەرکووک گەرمیان بۆم شوێناناڕە. ئێمە نەخۆشیێکمانەیە پێی ئەڵێن نەخۆشی گەڕی کە جۆرێ لە مای دوورسێکە کە ناوە زانستێکی پێوتێت سارکۆپسکەی بای بەڵام ناوە بڵاوەکەی کە لە ناو کۆمەڵگایە بڵام بڵاوە پێوترێت نەخۆشی گەڕی بە ئینگلیزی بینن سکەیبیس. ئەم نەخۆشیشی بەربڵاوە خەڵکی زۆر تووشی ئەم نەخۆشی بە ڕۆژانە ئەو کەسانی ئەم نەخۆشی ئاگرن سەردانی عادە پزیشکەکانەکەن دەچن لای دکتۆری پسپۆڕی پێست. گرنگترین نیشانەی بریتی لە خورانێکی زۆر بەتابەتی لە شەوانە چەند شوێنێکی هەستیار لە لەشی مرۆڤەکە بێتەوەی خورانێکی زیاد ینی بێزار کرد کە ئەو کەسە تەنان خەوی لێ ناکەوێت بۆی خورانەکەەوە. زۆر لەو کەسانی کە ئەم نیشانانەیان هەبوو کە ئێمە دڵنیا بووینە نەخۆشی گەڕیان هەیە باسی ئەویان کردو کە ئەویان بەکارهێناوە بارودۆخی تەندروستیان باشتر بۆ خورانەکەیان کەمتر بۆتەوە ئەگەر ڕێژەی کبریتەکەی زۆر بێت لە ساعت 10 بۆ نمونە زیاتر بێ بەڵێ گومانی تیان کە زیان بە پێستەکە گەینەوە بێتەوەی سووتانی پێستەکە. من نامەوێت بەهۆی ئەم قسانی منەوە خەڵک ئیتر بۆ نمونە ئەوانەی کە نەخۆشی گەڕیانە هۆی ڕووبکەنەوە ئاوە چونکە ئەوە ڕێگایکی نازانستیە بێ چونکە ئێمە دایان نەخۆشی تری پێستمان هەیە ڕەنگە بە هەڵا خەڵکانێکی زۆر پەنا بەرنە بەکارهێنانی و ئاوا لە ڕاستیە زیان بە نەخۆشیەکان بگەێنە بۆ نەخۆشی بیرۆ کە ئێمە پێڵەن ئێگزیما بەکارهێنانی مادی کبریت ئەبێتەوە هۆی ئەوەی کە حاڵەتەکەی بەرەو خراپتر بڕوا بەڕاستی بۆی ئەگەر کەسێکیش ویستی سوود لەم ئاوا ببێنێ بەڕاستی پێویستە دڵنیا بێتەوە لەوەی کە نەخۆشیەکەی نەخۆشی گەڕیە ئەژیان نەخۆشیەکانی تری پێست هەندێکیان نەکسود لە ئاوەکە نابینن بەڵکو بارودۆخی نەخۆشیەکان بەرەو خراپتری شەڕوە. لە هەمان ناوچە و بە دووری نزیکەی 1 کیلۆمەتر لە ئەشکەوتی ترشاوەکە ئەشکەوتێکی تر هەیە بە ناوی شەلەیی کە لە قەبارەدا زۆر جیاواز و گەورەترە. ڕێگای چوونە نێو ئەشکەوتەکە سەختترە و سەرکێشی زیاتری دەوێت. ئەم ئەشکەوتە طبعاً نزیکی کیلۆمەترێک لە ئەشکەوتی ترشاوەکە دوورە بەڵام دروستبوونی ئەم ئەشکەوتە جیاوازە لەگەڵ ئەوەی ئەسکەوتی ترشاوەکە کە باسمان کرد. ئەمە ئەشکەوتی شەلەی پێڵێن کە لە توێژینەوەکانمانە باسمان کردو بەڵام خەڵکی ناوچەکە پێڵێن ئەشکەوتی مۆمەکان نسبەتەن بم ستایلێک تایت و ستایلێک مایتانی کە هاتوۆتە خوارەوە دروست بووە. وەکو پێکاتە جیۆلۆجیەکە هەمان پێکاتەیە کە ئەمە وەکوتمان ئۆلیگۆسینە ویان ئەو پێکاتەی پێڵین با جوان فۆرمیشن. لێرە طبعاً ئەگەر سیرکەین ئێمە ئەم ئەشکەوتەکە دروست بووە دوو عامل هەیە دروستی کردبێ ئیپیجینیک و یان هایپۆجینیک. ئەمەیان تقریباً ئەتوانین بڵین ئیپیجینیکە و هەند لە هەمان کاتیشا لە خوارەوە دیسانەوە عاملی ئێشتوێسەکە و ئەو غازانی کە هاتون هایدرۆکاربۆنەکان هەردوو عملیاتەکە هاتون ئەمەیان دروست کردو ئەم کۆلاپسە و ئەم ڕوخانە کە ئەیبینین ڕووی داوە بەڵام زیاترینی ئێپیجێنیکە ویان وەکوتمان توانەوەی بەردەلای مستۆنەکانە لە ئەنجامی ئەوەی کەوتمان باران ئەبارێ و هەروەها لەگەڵ ئەو CO2 ویان دۆمەکسی کاربۆنی ناوهەوا یەکەگرێ و لەگەڵ بەردەلای مستۆنەکان.
نەک هەر لێرە لە هەموو جیهانە ئەشکەوت گرنگێکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی چیەوە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ژینگەوە ئەمە بزەبێت تاریخێکە دەیاتێ پێ دەڵێ کەش و هەوای پێشووتر چەند بووە پلەی گەرما چۆن بووە ڕادەی باران بارین چۆن بۆ تەبەن تا ئەگەر حەجمی ئەمانە سەیرەکەین تا گەورەتر و فراوانتر بەیانی لەو زەمەنا بارانی زیاتر باریوە تکەکان زیاتر هاتوونەتە خوارەوە نیشتن و خۆشم ئێستا توێژینەوەی ترم هەیە لەگەڵ گروپێکی تر کە هەر بەریتانی و هەروەها سویسرین جامیعی باسل لە سویسرا ئێمە لە توێژینەوەکانە ئەومان بۆ دەرکەوت کە تاریخی ئەم ئەو بەردانی کە دوو بەردمان وەرگێشیان 8,000 ساڵ تەمەنی بوو یەکیشیان 1000 ساڵ تەمەنی بوو هەرێکێک لەمانە لەوانەیە هەزاران ساڵی پێویست بوو بێت تا دروست بووە چکە نیشتنی 1 میلیمەتر لە ساڵێکە یان پوینت 1 مل بۆ 1 مل 1 ساڵی ئەوێت کەواتە ئێستا ئەمە ئەگەر درێژەکەی بپێوین ئەوەندە ساڵ لەبەرەوە هەرێکێک لەمانە 5,000 ساڵ 6,000 ساڵ بەڵام خەڵکانێک وەداخەوە گەر سیدی بکەین ئیشێنن شتی لەسەر ئەنووسن کە ئەمە کفرێکی زانستیە بەڕاستی چکە ئەمە مێژووە وەکوتمەمە هەزاران ساڵی پێچێت تا دروست ئەبێ یعنی ئەگەر ئێمە ئەکری حکومەتی هەرێمی کوردستان ئەمانە بەڕاستی بکاتە دلیلی گەشتیاریەوە لە لوبنان تەسەورەکەی لە ئەشکەوتی جایەتە کە ئەڕۆیت حتا مۆبایل مەمنوع بێتە ژوورە بۆی ڕسم بگرێڵێ نەکو ئەمە ڕەنگەکەی تێک بچیان زەرری لێبێ لای ئەمەش ئاوا ئەبینی کە چۆن شتی لەسەر نووسراوە بەڕاستی ئەمە ئیشێکی زۆرمان لەسەر کرد نزیکی لە ساڵی 2014ەوە خەریکی ئەمین تا ئێستا 6 ساڵەوە بەردەوامی هەر توێژینەوەکانمان بەردەوامە و توانیمان ڕەبتی بکەینەوە بیخینە سەر خەریتە وەکو توێژینەوەکان. My name is Mark Altwill and I'm at University College London. ناو مارکە لە کۆلێژی زانکۆی لەندەن کار دەکەم. ساڵی 2011 دەسم کرد بە هاواهەنگی لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی جیۆلۆجی بۆ گەڕان بە دوای ئەشکەوتدا لە کوردستانی عێراق بە دیاریکراویش لە پارێزگای سلێمانی. لەگەڵ دکتۆر دیار عەلی لە زۆربەی ناوچەکانی سلێمانی کارمان کردووە. لە ساڵی 2012 دەستمان کرد بە هاواهەنگی دوو توێژینەوەمان لە دوو گۆڤاری بەناوبانگی جیهانی بڵاو کردەوە. سەرەتا ساڵی 2012 دەستمان کرد بە گەڕان بە دوای ئەشکەوتدا تاوەکو ساڵی 2014 چەند ئەشکەوتێکی باشمان دۆزینەوە بۆ ئەوەی بەوردی لێم کۆڵینەوە. یەکێکیان ئەشکەوتی شەلەی بوو لە سەنگاو. لە ساڵی 2014ەوە بەردەوامین لە کارکردن لەم وارەدا. ئێستا هیواخوازین توێژینەوەی سێم تەواو بکەین و هیوادارین بابەتێکی کاریگەر بێت کە لەبارەی ژینگەی دێرین و ڕێژەی بارانبارینە لە عێراق لە 12,000 ساڵ پێشێستا بە دیاریکراویش سلێمانی و هەرێمی کوردستان. توێژینەوەکە وامان لێ دەکات داتای بارانبارینەکە پەیوەست بکەین بە کاری ئارکۆلۆژی. ئەوەمان لێ دەکات باشتر تێبگەین لە پاشماوە ئارکۆلۆجیەکان و توێژینەوە جیۆلۆجیەکانمان. گرنگی ئەشکەوتی شەلی ئەوەیە کە تۆمارەکان دەری دەخەن مێژوویەکی زۆر درێژی هەیە. ڕەنگە بتوانین وانەی لێوە بگرین کە سوودی هەبێت بۆ داهاتوومان. بۆیە گرنگە و تۆمارانە کۆ بکەینەوە چونکە باشترین ئامرازن بۆ تێگەیشتن لە بارانبارین لە سەردەمی کۆن و ڕەوشی ژینگە لەم ناوچەیەدا یارمەتیمان دەدا بۆ ئەوی پلان بۆ داهاتوودا بنین. ئەوە هیوای ئێمەیە. یەکەم توێژینەوە کە کردمان وایە خوێندکارێکی ماستەرمان وەرگرت لەگەڵ زانکۆی UCL بەریتانی کە خوێندکارەکە ناوی سۆزان بورهان بوو خوێندکاری بەشی جیۆلۆژی زانکۆی سلێمانی بوو. ئەمە توێژینەوەیەک بڵین وەکو تێزێکی ماستەر کە بەڕاستی ئێمە یەکەم جار بوو توێژینەوەی وا لە هەموو عێراقا بکرێت چونکە عێراق وەکو حەلقەیەکی وەسڵ بچڕابوو چونکە لە لوبنان کرابوو لە سووریا کرابوو لە تورکیا کرابوو لە ئێران کرابوو بەس لێرە نەکرابوو. ئەمە خستمانە سەر خەریتە درێژەکەی ئەوەی کە ئێمە پێوەمانە 600 مترە و 30 متر لەسەر ئەو لە بدایەتی داخڵبوونی کەی نەخوارەوە 30 متر نزمترین خاڵی 30 مترە. طبعاً دوو گەلەری گەورەیە ئەمەیان زۆر گەورەیە و ئەوەی تریان بچووکترە و هەروەها ئەڕۆیت ئەمە یەک بڵێن طبعاً ئێمە سکێچەکەیمان دروست کرد بەڕاستی ئەمەشێک بوو وەختی خۆی تیمێکی ئەڵمانی هاتبوون هەموو زۆربەی ئەشکەوتەکانی کوردستان هەندێکیان طبعاً بەس کێشیان بۆ کردبوو بۆ ئەشکەوتەکان بەس ئەمیتیانە بوو بەڕاستی ئەمەمان کرد لە توێژینەوەی ئەوەی تێزی ماستەرەکە ئەمە دامێشتنەکانی بەم شێوازەیە.
ئەم شوێنە خۆشانەشمانەیە ڕاستی کا خالی سەلامەتە دایکەکانتان هەڵکەن ئێمە خۆشحاڵ بووین ئەم تیمەمان ئامادە کرد کە بین بۆ ئەم گەشتە هەتا سنگاو ڕێگایەکی باشە بەڵام لە سنگاو بەڕاستی ڕێگایەکی زۆر ناخۆشی هەیە جادۆبانەکەی زۆر خراپەم بەڵام بەڕاستی کاتی یەیتە ناو ئەشکەوتەکە جیهانێکی ترە و جیهانەیە کە ئێمە وەکو شاخەوانان هەمیشە ئەوداڵی ئەو شوێنانین کە بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە زۆر جوانە یعنی کۆمەڵێ لۆکیشنی تایە کە یعنی بەڕاستی حەقی ئەوەیە کە تۆ چەنە بە ناڕەحەتتر ڕێگاکە ناڕەحەتتر بێ بۆ بینینی کەواتە ئێمە لە ناو کوردستانە کۆمەڵێ لەم جۆر لەم ئەشکەوتانەمان هەیە کە هەمووی شوێنی دیدەنین کە هەمووی پێویستە ئێمە سەردانیان بکەین وەلایەنی پەیوەندیدار ئاوڕێکی تەواوی لێباتەوە کە بتوانێت بیکاتە داهاتێک هەر بۆ ناوچەکەش بێ کە زۆر زەرورە ئاوڕێکی جدی لێباتەوە ئێمە بە هەشتێکمان هەیە لەسەر زەوی نەک تەنها وڵاتێکی بندەست بێت.